کۆبوونەوەی باڵای حیزبە کوردستانیەکانی کەرکووکە جگە لە پارتی تاوتۆی بارودۆخی کەرکووک و ناوچەکە دەکەن. هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک هێشتا لە جێی ئومێدی کەرکووکیەکان نییە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە کەرکووک ئەجێندای کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکانی خستە ڕوو. لە کۆبوونەوەکە باسی زروفی کەرکووک و عێراق کرا و لە هەمان کاتا باسی هەموو کێشەکانی کەرکووک کرا، باسی خزمەتگوزاری کرا، پشتیوانی هەموو لایەنە سیاسیەکان بۆ دانیشتوانی شاری کەرکووک بۆ ئەوەی خزمەتگوزاری بۆ هەموو ناوچەکان بە یەکسانی جێبەجێ بکرێ و لە هەمان کاتا قسە و باز لەسەر هەموو بابەتەکان کرا کە پەیوەستن بە داهاتووی شاری کەرکووکەوە هەمومان یەکڕیزی و تەبایی نێوان خۆمانمان جارێکیکە لەوێ دووپات کردەوە و لەسەر هەڵبژاردننی داهاتووی عێراق ئەنجومەنی پارێزگای کەرکووک گفتوگۆی جددی کرا و لەوێ بڕیار درا زوو لەگەڵ یەکتریا هەوڵ بدەین کۆ ببینەوە ئاگاداری ڕەوشی کەرکووک بین. بەرپرسانی مەڵبەندی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی بەردەوامی ئەم کۆبوونەوانە بە گرنگ دەزانن تا بتوانن بارودۆخەکە هەڵسەنگێنن و چارەسەرەکان بخەنە ڕوو. دیارە ئەم کۆبوونەوانە گرنگی بەردەوامبوونی زۆر گرنگە لەبەرەوەی خەڵک ئێستا بە ئومێد بووە چاوەڕێی ئەوەیە کە ئومێدێ بەخشینە ئەم خەڵکی خۆمان کە ئێمە زۆر شتمان لە کەرکووکا لە دەست داوە مەسەلەی کۆمەڵشت هاتۆتە پێش کە پێویستە کورد ئیشی لەسەر بکە لەبەرەوەی مافی خۆمانە ئێمە لەم کۆبوونایە وەکو خۆمان داکۆچمان لەسەرەوە کرد کە پێویستە ژماری ئەو مامۆستایانی کە سەر بە هەرێمن و ئێستا لە کەرکووکن پێویستە نەقڵ بکرێنە سەر بەغدا کە ئەمە ئومێد بەخشێکی زۆرە بە خەڵک کورد بۆ تێگا کە خاوەنی هەیە ئەتوانێت کەسێکی داکۆچی لێ بکە یان ئەو تەندروستکارانی کە لە هەرێم تاویان کردووە بە بڕیاری ڕسمی بگڕێنەوە سەر حکوومەتی عێراقی دابمەزرێن یان ئەم دامەزرانانی کە دێ بە شێوەیەکی شەفاف بە شێوەیەک فۆرمێک پڕ بکرێتەوە بە لێهاتووی لەسەر ئەساسی کەفاعەت دەوزێ بکرێ ئەم ئیشانەوە ئاکا خەڵک ئومێد بەخش بێ. ئێمە باسی ئەومان کردو داچوومان لەسەر ئەوە کردووە کە پێویستە ئێمە ئەمە بکەین ئەگەر ئەمە نەکەین ئێمە باجی گەورەتر ئەدەین لەبەر ئەوەی خەڵک بێزارە. ڕاستە بەتەکید ئێمە لە کەرکووک لە پێنا کەرکووکیان ماوینێتەوە لە پێنا خەڵک کەرکووک ماوینێتەوە لە پێنا خەمی خەڵکان ماوینێتەوە بەڵام بەتەکید سیاست فەنی ممکنە ئێمە لە کەرکووک بەردەوام دانیشتوانەکەی کۆمەڵێ مەلەفات باسکەین مەلەفی ئەمنیە مەلەفی خەدەمیە مەلەفی سیاسی مەلەفی خزمەتگوزاری باسەکەین بڕێ هەنگاوەکان چونێتە پێشەوە لە کەرکووک بەڵام هەنگاوەکان بۆ جۆرینێکەوە ئێمە لە ئاسی پێویستا بێ بڵێ چونێتە پێشەوە کۆمەڵێ بنە ئەو کۆبوونەوەکە ئاکری هەنگاو بە هەنگاو ئەیبینی لەناو شاریعی کوردیا لە کەرکووکە بەڵام لەسەر ئاسی پێویستە نەخێر ئاسی پێویست نییە بەڵام چارەش نییە ئەم بدە کۆبوونەکان بکەین و جەخت بکەین لەسەر حکوومەتی ناوەت بۆ پێگەیکەوە هەمانە. تا ئێستا چەند جارێک حیزب و لایەنە سیاسیە کوردستانیەکانی کەرکووک هۆشداریان لەبارەی دۆخی ناسایی کەرکووک داوە پیان وایە گەر چارەسەری ڕیشەی بۆ کێشانە نەکرێت دۆخەکە لە ئێستا خراپتر دەبێت کە هەیە بۆیە داوا دەکەن هاوسەنگی لە کاروباری ئیداری و ئەمنی شارەکە بپارێزرێت و دۆخەکە بەرەواقعی خراپتر نەچێت. چیان وری کەناڵی پەیام کەرکووک.